بەڵێ خەلکانێک هەبوو لە ناو ئەو دەفەرە و چەند شارۆچکەی دەور و پشتیان کە لە سلێمانی و لە دەفەری سلێمانی و هەڵەبجە ئەم شتەکرایە ویستیان هەمان شێوە ئەوانیش خۆیان دەربکەن بۆ شێوەی چوا بکەم بەڵام بە زوو کۆنتڕۆل کرا لەلایەن هێزە ئەمنیەکان بەڵێ هەندێک خەلکان بەڵێ دەستگیر کران و تحقیقیان لەگەڵ کرا و اینجا بە کەفالەت ئازاد کراون هەمووی ئازاد کراوە لە دهۆکیش لە شیلا دەزەش هەمووی ئازاد کراوە ئێستا تحقیق ئەمە ئەتوانی لە دەسەڵاتی دادوەری پرسی لە تۆڕ میدیای گۆڕان و دیجیتال میدیای زەمانیش دەکەم ئەوانەیە کەسن براتێ من لەگەڵ داکەشی داون حەفدە کەسن تاکو ئێستا ئازاد نەکراون چۆن دەتوانێت پشتڕاستی وەک ئازاد کراون من بە پەیوەندیکردنم لەگەڵ بەڕێوەبەری نووسینگەی سۆران و ئیمڕۆ بەیانی ڕاستە هەتا بەیانیەکە کەی تەلیفۆنی کرد ئەمڕۆکەی بن ئەو خەبەرە دەدەمێ لە ساڵەت سەعات 11 و شتێک بوو بۆ من هات ئەو خەبەرە و بە چاوان لای خۆت بنووسە من بە دوواداچوون بۆ ئەو مۆزوعاکەم یەکەمین شت ئەگەر تۆ مستەمسەکەکت هەیە کە هێزی ئەمنی یاخود ئاسایش ئەو مناڵەیان کشتووە سوپاست دەکەم بۆم بینی هەتا یەکسەر ئێستا بی پاسەوانی بارەگا زێرەبانینە زێرەبانی عیلاقزەمت لە ناو شورتە و زێرەبانی دوو جۆرە اختصاص هەیە پێی ئەڵێن لە پۆلیس ئەڵێن پۆلیسی پیادە پۆلیسی پیادە تەنها حیمایەی بەرپرسانە حیمایەی شوێنەکانە لە زێرەبان حیمایەی دام و دەستگایەکەن ئێستا ئەگەر بچێ دەرەوە ئێستا لە پێشی دەستا 4 5 6 زێرەبانیمانەیە ئەوانە ئیش زێرەبانین وزارەتی پێشمەرگەیەکە وزارەتی پێشمەرگەیە برای زێرەبانی وزارەت باش با وزارەتی ناوخۆبی باش ببوورە ئەمانە ئیشیان پاراستنی شوێنەکەیە عیلاقەیان نییە بە مۆزوعە ئێمە لەگەڵ ئەوەشدا تەبیعی ئەمە کاری داواکاری گشتیە و ئێمە ئەم زانیاریە دەیدەینە ئەوان ئەگەر لایەنی سیاسی دی هەر کەسێک بی کە ئەمانەی کشتۆ ئەبێ بدرێتە دادگا باسی ئەمانەی دۆکت کرد لە ئەوە ڕۆژەوە دەستە ئاگادارە و پەیوەندیشون کردووە بە برای مامۆستە بەدەر و ئێمە ئاگادار بووین کە مەحکەمە ئازادی کرد بەڵام دیار بوو ئاسایش داوایەکی تریشی لەسەر بوو و نەیان دەزانی لەکوێیە من پێیان وتومە پاش ئەوەی پەیوەندیم کردووە لە چەند لایەنەک وتومە کاسەکە ئەوە تا لە هەولێرە و فەرمونون وەرن بیبینن و ئەوەی خێزانەکەشی و پارێزەرەکەشی و ئەگەر نەیانیش من لەگەڵتانە چوون و بینیتە و قسەشیان کردی و پارێزەریشی بینی و ژنەکەشی چوون بینیوانە بەڵام بۆ گیراوە بۆ تا ئێستا ئەمە کاری ئێمە نییە ئەمە کاری دەسەڵاتی دادوەری ئەتوانن لێی بپرسن هەروەها ئەوانی تریش ئەوەی کە ئەڵێن دیار نییە چارەنووسی دیار نییە نازانن لەکوێیە من لێرە پشتڕاستەکەمەوە وا نییە چونکە من بەدەستی بەخۆمەوە سەرپەرشتی ئەو مەلەفانەم کردیە ئەزانن لەکوێیە و چاو پێکەوتنیش لەگەڵ یاکرایە